کەریم پامنێری نارتی لە شاری هەڵەبجە لەگەڵمانە بێت وریا سڵاو دەبێت خۆپیشاندان و ناڕەزایەتیەکانی مامۆستایان و فەرمانبەران لە شاری هەڵەبجە چۆن بەڕێوە دەچێت؟ بەڵێ تەفگەر سڵاو لە تۆش لە ئێستادا خۆپیشاندان و گرتبوونەوەی مامۆستایان و فەرمانبەران و بەشێک لە چین و توێژە جیاوازەکانی هەڵەبجە ئەم ڕۆژ بۆ 20مین ڕۆژ بەردەوامی هەیە و جگە لە خوێندنگە ئامادەیەکان کە قۆناغی دوانزەی ئامادەی وانە بە خوێندکاران دەوترێتەوە هیچ خوێندنگەیەک وانەی تێناوترێتەوە و سەرجەمی فەرمانگە و دام و دەستگاکانی حکوومەتی هەرێم جگە لە پۆلیس و هێزەکان سەرجەمیان کارمەندەکانیان بایکۆتی دەوامیان کردووە دەمێنەرەکان بەشێک لە دیمەنی خۆپیشاندانەکەی ئەمڕۆ بگوازێتەوە کە هاتوونەتە خۆپیشاندەران بە شێوەیە پێوان هاتوونەتە بەردەم باخی گشتی هەڵەبجە تاکو ئێمە دەچینە لای چەند هەوڵاتێک و خۆپیشاندەرێک بەڕێستان وەکو چی بەشداریتان لە خۆپیشاندانەکەدا کردووە ڕۆژانە ئێوە پەیامی خۆتان هەیە وەکو ڕێکخەرانی خۆپیشاندانەکە پەیامی ئەمڕۆتان چی؟ پەیامی ئێمە وەیە 21 ڕۆژ ئێمە ڕۆژانەیە خۆپیشاندانەکەین ناڕەزایەکەین بەڵام بەداخەوە هیچ دامەزراوێک هیچ مؤسسەیەک نییە بێت بە داواکاری ئەم خەڵکەوە پێم وایە گەشتودا ئەو قەنەعەتەی کەوا لەم وڵاتە مافیای ئەم وڵاتەیە با بڕێوە ئەم مافیا ئەبێژی بە پەرچەکردای مافیایانە لەگەڵ ئەبژوڕێنێ بۆیە لێرەوە پەیام هەیە بۆ مامۆستایانی هەولێر دۆهۆک چیتر لە ژێرچنی ئەو مافیانە دانەبێننەوە بە هەڵوێستان ئێوە وەکو مامۆستایان بەڕێزت کە ئاماژە پێدا موچیەکتان وەرگرتووە موچیەکتان وەرگرتووە بۆچی ناسنەوەڵەکانی خوێندن لە کاتێکدا فەرمانبەران ئەو موچیشان وەرنەگرتووە هەندێک لە فەرمان و مامۆستایان زۆر جێگەی خۆشحاڵیە زۆربەی چینی مامۆستایان ئەو هەڵوێستە جدیان هەیە نەک بۆ قوتی خۆیان بۆ قوتی سەرجەم فەرمانبەرانی کوردستان هەڵوێستی جدیانە بێ ئێمەش بەردەوامە بین تا قۆناغی ئەوەی کەوا تا سەرجەم فەوتاوەکانمە وەرەگیرنەوە بەلای ئێمە کێشە نییە دەسەڵاتی حیزب کێ نییە کێ خۆی بە دامەزراوەکی مؤسسە کێ بە خۆی حکومەت دەزانێت بابێ حەقی خۆی بڵات ئەگەر خۆی بە حکومەت نازات ئەوە گەبێ ئێمە تعاملێکی مافیایی لەگەڵاکەین بۆ بەڕێزت ئەوەی کێ دەیبینن ڕۆژانە لێرە ئەگەر وێنەگرەکەم هاوکار بێت ڕۆژانە خۆپیشاندەران وتار و شعری تایبەتی خۆیانیان هەیە کە دێن لێرە لە نێو خۆپیشاندانەکانە شعر دەڵێنەوە ئەگەر بچینە لای هەندێک لە ئافرەتانیش ئێوە بەڕێستان وەکو چی بەشداریتان کردووە لەم خۆپیشاندانە ڕۆژانە ئێوە پەیامی جیاوازتان هەیە وەکو خۆپیشاندەران پەیامی ئەمڕۆتان چییە و تاکو کەی بەردەوام؟ بەڵێ دەستان خۆش بێ بن مامۆستایەکەم وەکو هەموو مامۆستایەکی کەی موچەخورا و بەشداریم کردو هاتوومەتە سەر شەقام و هەتا مامۆستایەک لەسەر شەقام بێ منیش بەردەوامم هەڵوێستی ئەم جەماوەرە خۆشەویستەیە کە لێرەیە منیش بێبەشنی وەکو ئەوان مافخوراوم بۆیە هاتووم داوای مافی خۆمەکەم سپاس بێ بەڕێزت ئەوەی کە دەبینن لە ڕیزی خۆپیشاندانەکاندا جیاواز لە مامۆستایان و فەرمانبەران ژمارەیەک لە هاوڵاتیان و گەنجان کاسبکاران لێرە بەشداری لە خۆپیشاندانەکاندا دەکەن گەشتیش کە لە گەشتەکانی ڕاگەیاندن کە پەرلەمانتارێکی بەڵێ